بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر داهاتووی کورد و ئاڵۆزەکانی خۆرهڵاتی ناوەڕاست دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئەو هاوپەیمانێتە نوێی کە لە دوای ڕووداوەکانی سووریا دروست بووە لە نێوان تورکیا و وڵاتانی عەرەبی و ئەمریکا، چ کاریگەریەکی لەسەر کورد هەیە و کورد چۆن لەم سیاسەتەی نوێی بڵێن لەو هاوپەیمانێتە تێبگات و چۆن بە کەمترین زیان لەو هاوپەیمانێتیانە خۆی دەرباس بکات و ئایا ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوودای خودە و زۆر هاوپەیمانێتی هەبوو ئایا دەگوازرێتەوە عێراق و لەم کاتەدا بژاردە لە بەردەم هەرێمی کوردستاندا چییە یاخودە ئاڵۆزی کە لە نێوان ئێران و ئەمریکایە چ کاریگەری دەبێت لە سەر کورد و دەبێت کورد چۆن مامەڵە بکات. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر سەلاح عەزیز ئەکادمی و لێکۆڵەڵ کە لە ستودیۆ لەگەڵمانە. کاکتۆر بەخێر سوپاسیان بەدەبوون دەکەم. زۆر سپاس سڵای خوارد لێبێ زۆر بەخێر خوا لە بینەران و زۆر سپاس بۆ میوانداری. سپاس دەکەین بەخێر کاکتۆریان. ئەگە سەرتا لە ڕووداوەکانی سووریاوە دەست پێ بکەین، ئەگەر خوێندنەوەیەکمان بۆ بکەیت چۆن ئەو هاوپەیمانێتە دروست بوو لە سووریا، هاوپەیمانەتی تورکیا، وڵاتانی عەرەبی، ئەمریکا، ئیسرائیلی تێدا بوو، چۆن دروست بوو، ئێمە چۆن لەو هاوپەیمانێتی تێبگەین؟ زۆر سپاس. ئەگەر بمانەوێت لە تێبگەین کە چی ڕوویە، ئەبێ تەماشای ئەوە بکەین کە پێش ئەحمەد شەرع چی هەبوو لە سووریا. سووریا دابش بوو لە نێوان بابڕێن حکوومەتی دمەشق کە بەشار ئەسەد بوو و ئەدلب کە ئەحمەد شەرع بوو و بەشی ڕۆژاوا کە مەزوم عەبدی بوو. بەو شێوەیە دابش بوو سووریا. طبعاً وڵاتێک وەکو سووریا کە دابش ببێ بۆ چەند هێزێک، ئەمە قورساییکی ئاسایش دروستەکە بۆ دراوسەکان هەمویان، چکە ناتوانانی سەیطرە بکەیتە سەر بابڕێن دەوڵەتەکە. بۆیە گۆڕانکاری بەشار ئەسەد اتفاقێکی دووەلی بوو، رووسیای تیا بوو، ئەمریکای تیا بوو، تورکیای تیا بوو و ئیسرائیلشی تیا بوو بە بەشگیری وڵاتە عەرەبیەکانی کە لەو دەور پشتەیە ڕۆن. ئەوەی کە زەرەری کرد لەو حاڵەتەیە، طبعاً ئێران هێزێکی هەبوو لەوێ، حیزب اللهی لوبنانی هێزێکی هەبوو. طبعاً زانیان کە هێزێک بەرامبەر ئەو دوانە ئەبێ بوەستێت. قەسەد یا هەسەدەر دەرەوەی دەسەڵات بوو بابڕین کە بتوانێت بەرامبەرەوانە بوەستێت و بەشار ئەسەدیش نەیتوانی. بۆیە ئەحمەد شەرع لە ئیدلب باشترین بەدیر بوو بۆ ئەوەی کە سەیطرە بکاتە سەر سووریا. بەس دوای ئەو ڕووداوانە بڵێن ئەوە بۆ ڕوخاندنەکەی ئەسەد ئیتفاقێکەوە بەس بۆ بڵێن هێنانەوەی کورد بۆ ڕۆژهەڵاتی فورات ئەو شاوپەیمانە تێک بوو، چۆن ئەوانە پێکاتن بۆ نمونە پێشتر هەسەدە ڕوبەرێکی بەرفراوان نێبوو، بەڵام دوای هێنانەوە ڕۆژهەڵاتی فورات و هێنە دوات جار بڵێن قەتیسیان کردەوە لە ناوچە کوردیەکان. هێزی بەشار ئەسەد هێزێکی بچووک بوو بەرامبەر هەسەدە، چونکە هەسەدە هەر خۆی نەبوو، تەحالفی دووەلیشی لەگەڵا بوو کە ئەمریکا بەشێکی گەورەی بینیوە لەوەیە یا دەورێکی ڕۆڵێکی گەورەی بینیوە لەوەیە کە حکوومەت گۆڕا بە موافقەی ئەمریکا و ئەو وڵاتانەی کە باسمان کرد، ئەبێت سووریا جارێکی تر بگەڕێنێتەوە بە دەوڵەتێکی با بڵین سربەخۆ و هەموو پارچەکانیش ببن بەیەک. بۆیە لە هەموو وتارێکە لەو کاتێکە ئەو بوو بە سەرۆک یا سەرۆکێکی کاتیش، هەموو کاتێک باسی ئەوە کرا کە ئەمە یەک سووریایە، دابەش ناکرێت و لەسەر ئەو ئەساسە اتفاق کرا. باش، بەس بۆچی ئێستا بۆ نمونە کوردکرای قوربانی ئەو ئێستا وڵاتانی بڵێن عەرەبیە، ئەمریکا، ئیسرائیلە، هەموو سووریایەکی یەک پارچەیان دەوێت، سووریایەکی یەکگرتو؟ بەڵێ، لە ڕووی هێزەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی خاکەوە؟ بەڵێ، بەڵام بەهێز نە. یەک دەوڵەت بەڵام بەهێز نە. باشە، ئەی ینی بۆچی کورد کرای قوربانی یاخود کورد نەبوو بە قوربانی؟ بەڕاستی من نەختێک جیاوازم لە بۆچوونم بۆ ئەم مۆزوعانە. باش، هێزی کورد با بڵێن کە زۆر ڕۆڵێکی گەوریان بینی لە شەڕ لە کۆبانی،
تەحالفی دووەلی بە باشترین هێزی لەسەر سووریای بینی کە بتوانێت دژی داعش بکات. بۆیە بە شێوەیەکی مباشر یارمەتیە کە ببێت بە ئەو هێزەی کە دوای ئێمە شانازیمان پێکرد. بەڵام حکوومەتی ئەمریکی ڕوون بوو لە وەڵەوە ئێمە هاوکارتان ئەبین بۆ ئەوەی کە داعش بشێت. نە بەشی سیاسی تایە ئەو اتفاقا، فقط بەشی عسکەری تیا بوو و ئابووریشی تیا بوو. بۆیە کە ئەم ئیشە تەواو بوو ئیتر با بڵین هین نەما ئایسس داعش نەما کە نەما و بەدیلێکی باشتریان هێنا لە جاتی بەشار ئەسەد کە ئەویش دکتۆر ئەحمەد شەرعە لەو حاڵتەیە ئەم ڕۆڵەی کە دانرابوو بۆ قەسەد نەما. بۆیە ئەبێ ڕازی بێت بە داهاتوو. اینجا ئەمە بۆ ئێمە چونکە ئێمە ملەتێکین کوردین و کوردمان خۆشەوێ لە هەر جێگایەکە بێت پێمان ناخۆشیان قسانە. بەڵام ئەمە لە کەڵتوری کوردی لە کەڵتوری دووەلیە دائیمەن ئێمەیان بەکارهێناوە بۆ ماوەیەکی کورد بۆ مەبەستێکی دیارکراوە. ئێمە شت بیناکەین لەسەری ئەڵێن وڵا ئێمە واین و ئەوان پێگیری کورد وترای ڕۆژاوە دەبێت دەوڵات بزڵت لەوێ ڕێڕەوی داوت هەیە بڵێن دەپارێزرێن. بەڵێ ئەوەیان وت کێ وتی بەڵام یعنی حکوومەتی ئەمریکی نەیوتوە. ئەگەر تۆ تەماشای تەقریری کۆنگرسی ئەمریکی بکەی ساڵانە ئەڵێ ئەم هێزانە پێویستیانە بە یارمەتی 100 ملیۆن یا 150 ملیۆن یان لەو ڕەنجەیە ساڵ بە ساڵە گۆڕێت بۆ ئەوەی کە مەعاشی تقریبان 20,000 کەسێک بین و تەدریبیان پێ بکەین و ئەوە نەیە باسی هیچ مافێکی سیاسی ناکا بۆ کورد. یعنی ئەمە دەرەوەی بەڕاستی لەوانەیە ئێستا لەم کاتەیە باسی مافی سیاسی کورد ئەکرێ زیاتر لە ئەم 10 ساڵی پێشووە. یان ئەمە لێستا و مافی سیاسی کورد دەست پێ دەکەن ئێستا باسیەکەن باڵێ باسی دەکەن. باشە بەس بەڕێزوتت بۆچی ینی هەمیشە کورد بێتە کارتێک پێیان وڵاتانی زلێتەوە کارەکەی چییە؟ پەیوەندی بە تێڕوانینە وڵاتانەوەیە، پەیوەندی بە خۆمانەوەیە، پەیوەندیە بە خۆمانەوە. عاقڵی کوردی ئاوا دروست بووە ینی کە ئەبێ چەکدار بێت و بە چەکیش هەوڵبات مافی خۆی وەربگرێت. ئەم استراتیژیە بەکارهێنرا لە 61ەوە و هەتاکو ئێستا بەردەوامە کە تۆ چەکت ویست یعنی یارمەتی دەوێت کەسێکە بێ چەکت باتێ ڕێگایەک ئەبێ هەبێت کە چەکی پێ بچێت. یعنی ئەمە هەمووی تۆ وەکو حزبێک پێت ناکرێت ئەبێ دەوڵەتێکی تر بێت یارمەتی با لەسەرەوە و فعلا ئەگەر تەماشای مێژووی کوردستان بکەیت هەر وا بووە ینی کوردستانی خۆمان هەرێمی کوردستان ئەبێنی ئێران لەلایەکەوە یارمەتی ئێمەیە، سووریا لەلایەکەوە، لیبیا لەلایەکەوە، هیتە سەر کوردستانی تورکیا ئێران لەلایەکەوە، خۆشمان لەلایەکەوە، سووریا چەند بەشێک یارمەتی ئەیات. دائیمەن پێویستت بە یەشێکە. طبعاً هێزی گەورە وەکو ئەمریکا دائیمەن پێویستی بە کەسێکە سیاسەتی ئەو جێبەجێ بکات. وەوەش طبیعیە ینی وەکو هەموو دەوڵەتێک ئامانجێکی تایبەتی هەیە لە جێگایەکە هەوڵەیە بەکەمترین پارەی خۆی و بەکەمترین مرۆڤی خۆشی ئەو بگاتە ئەو ئامانجە. کەسێکە دۆزێتەوە لەوێ لە وڵاتە تاوان باسی ئەمریکاکەم ینی لەبیێ نەچێن باسی بەساڵحیەکەین لە 192 دەوڵەتە ینی 192 دەوڵەت ئەگەر هەرێکێکی سیانی تابێت ینی سێ هێزی تابێت ئەوە کاتە 600 ینی. بۆیە دائیمەن کەسێک ئەدۆزێتەوە ئەم ئیشانەی بۆ بکات و ئێمەش ئامادە بووین ینی لە مێژوومان چونکە عەقڵەتی چەکداریمان هەبوو و پێویستمانە بۆیە دائیمەن قوبوڵمانە. باش بەس بەڕێز لە ئەمریکاش جیاوی ئەم بەردەوام سیاست ئەمریکاوە بۆ یاخود ئێستا بڵێن کەمتر لەگەڵ
بڵێن یاخود ئەگەر دروست بڵێن کە منەتەوەکاندایە ینی زیاتر ئێستا مامەڵ لەگەڵ دەوڵەتی بەهێز یاخود وڵاتان دەکەن ینی تێڕوانی لە سووریا لە چوارچێوی سووریایە لە عێراق لە چوارچێوی عێراقا سیاسەتێکی نوێی دۆناڵد ترامپ هەیە بەرامبەر کورد یاخود کورد لە هاو کێشەکەدا نییە با پرسیارەکان جواب بکەین پرسیاری یەکەم ئایا ئەمریکا پێی باشە معاملە بکات لەگەڵ دەوڵەتە یا هێزێکی ناو ئەو دەوڵەتە ئەگەر دەوڵەتەکە باش بێ بۆ ئەمریکا دەوڵەتەکەیە بێت یعنی ئێستا بۆ نمونە کوردی سووریا با بڵێن قەسەد کۆنتترۆڵی کردبوو لەسەر نەوتی سووریا بۆ 10 ساڵێکی با بڵێن لەو 10 ساڵەیە قەسەد ناتوانێت ئیتیفاقێکی دووەلی بکات ناتوانێت بینەما هەر ئەم 2 هەفتەی ئەخیر وابزانم کە بەشار کە ئەحمەد شەرع سەرۆکی دەوڵەتە شێفرۆنی ئەمریکی هات و اتفاقی کرد لەسەر نەوتەکە ئەتوانێت دەوڵەت کە تۆ مەدام دەوڵەتی معنای ئەوەیە قانونی دووەلی ئەبێت جێبەجێ بکەیت بۆیە ئەگەر سبینێ ئەویش نەما ئەحمەد شەرعیش نەما با کەسێکی تریش بێت هەر ملزەمە بەو اتفاقی کە شێفرۆن کردوێتی بینەما قەسەد اعترافێکی پێ نەکراوە وەکو کەسێکە بتوانێت اتفاقی دووەری لەگەڵا بکەیت چونکە ئەو سفەتە دووەری نییە باشە بەس ئێستا پێ دوایە لە بینی کورد و حکوومەتی سووری هەڵدەبژێن ئێستا وایە مژاردەکە وەکو ئەمریکا بڵێ وەکو ئەمریکا ئەو کارەکەی پێوەستە بەچی دەوڵەتی گەورە هینی هەیە مەساڵحی هەیە چێ جێبەجێیە کات ئەو هەڵبژێرێت ڕۆڵی کورد یان ئەم هەموو یارمەتی کوردی با بڵێن سووریایە لەو کاتەی 10 ساڵە ینی لە داعشەوە تا ئێستا با بڵێن بۆ ئەوەی کە سیناریۆیەک دۆزێتەوە بۆ سووریا و ئێستاش حەزەکەم ینی ئەوەش بڵێ بیانی تا ئێستا ئەوان وازیان لە قەسەد نهێناوە لەوانەیە لە مەعاشە وازی لێبێنن ئیتر مەعاش ئەبێ دمەشق بێ لەبێ نەژێت ئێمە ئەم هەموو ساڵانە مەعاشمەمەگەتۆ لە ئەمریکا بەڵام ئێستا بەم اتفاقی تازە ئیتر ئەبێ مەعاشیان بچێتە سەر دمەشق ئەمە یعنی خاڵێکە کامە باشە بۆ ئەمریکا چونکە 150 میلیۆنی بۆ گەڕێتەوە ینی 150 میلیۆن دلار بەڵێ ساڵانە کامە شتێکی زۆر باشە ینی یعنی بۆ ئەمریکا دوو ئەوە نەوتە ئەوە شێفرۆن ئەیکات ینی کە ئەوی شەریکەیەکی ئەمریکیە بۆ نەوت بۆیە بۆ ئەمریکا ئەم گۆڕانکاریە باشە بەڵام وازی لە ئەوەش نەهێناوە لە قەسەد نەهێناوە وەکو قەسەد و باشترین دلیل بۆ ئەمە ئەم یاسایی کە یانەوێ لە کۆنگرسی ئەمریکا لە سەنەتەر ئەنجومەنی دەرەوەی هین هەیە سەنەتەرسەیە شیوخی پێوترێ ئەوان ئەیانەوێ کورد بپارێزن وشەی کورد پاراستنی کورد ئەمە وشەیەکی بەکارهێنرێت چکە نازانێت کام کورد باسەکەی ئێمە کوردی حەسەکە یا کوردی دیمەشق یا کوردی حەلب وەچی ئەپارێزن ئایا زمان ئەپارێزن یان هێز ئەپارێزن ڕوون نییە ڕوونیە یاساکە دیاری ناوڕۆکەکەی چییە تا ئێستا نەبوو بە یاسا ژوای نەبووە یاسا تقریبان ساڵێک شێوێت ینی چونکە لە بابڕێن لە شوخەوە ئەچێ بۆ کۆنگرس ساڵێکی دەوێت تقریبەن و هەردوویشیشی نابێتە یاسا ئەگەر سەرۆکی ئەمریکا ئیمزای نەکات ئەگەر ڤیتۆی بەکارهێنا لەو حاڵتەیە ئەبێ دوو لە سەرسەی کۆنگرس دەنگ بات بۆ ئەوە لە دوو لە سەرسەی کۆنگرس ئەیباتەوە لەو حاڵتەیە بەڵام ئەوە زۆر زەحمەتە یعنی ئەم سیناریۆ ڕوون بات باش بەسکای تۆ بڵێنم لە هەندێک سیناتۆر ئەوە پشتگیری دەکەن ئەوش سیاسەتی ئیداری ترامپە ڕۆڵدا بەشکردنە یاخود جیاوازە یاخود سیناتۆر دەتوانی هیچ بکە بزانە یعنی سەنەتەر گراهام
لە ساوت کارۆلاینایە لە کۆڵانەی خوارەوەیە کوردیتیانی یانی چ مەسلحەتێکی هەیە پشتگیری ئەوە بکات ئەمە یعنی سیاسەتی ئەمریکایە بەم شێوەیە لەگەڵ لۆبی کە پشتگیری ئەو سیاسەتاکە لۆبی ئەوانەی کە لە واشنگتنن ئێتر ئەوەیە با بڵێن لەگەڵ جوولەکەیە ئەوەی لەگەڵ تورکایە ئەو لەگەڵ ئەربینیایە ئەمانە شت ئەجوڵێنەوە و ئەتوانن بەس ڕۆڵی هەیە سیناتۆر ئێستا زۆر جار بۆ عێراقیش بۆ سووریا ژاگەمانێ دەبێت سیناتۆرەکان قسەی زۆر تون دەکەن بەڵام ئیدارەی ئەمریکا مامەڵەکەی جیاواز عێراقی پێ نییە چونکە سەنەتەر لەوێ وەکو پەرلەمانتاری های خۆمانە بەڵام ئەگەر بە مەجموع یعنی بە کۆی کۆنگرس توانی پێوتە کۆکەس بە ئینگلیزی نازانم ینی مجموعەیە زۆرینە دروست کات هێزێکی زۆر گەورەیە یعنی ئێمە کاڵێن 100 میلیۆن یا 150 میلیۆن بێت بۆ ئەوێ ئەبێ کۆنگرس موافقە بکات دانراوە بۆ یارمەتی با بڵێن قەسەد دانراوە بۆ یارمەتی با بڵێن ئەو پێشمەرگە و ئەو شەڕەکان شەربان پێشمەرگە بەکارێ نەماسانترە بۆ من ینی بۆ ئەوەی کە لەژێر تەدریبان تاوان چەکیشان هەیە نێوانە بۆ پارەیە بەس تو بەڕێزەوەی کۆنگرس بە دوو دەزانی ئەو یاسایە دەرچێ هەنی ڕوونی ژنیەتی تێدای بۆ پاراستنی کورد وەکو دەڵێ ئەزانین لە مانگی 1991 باشە بەرەی کوردستانی ئامادە بوو لەگەڵ حکوومەتی بەغا بگەنە سڵح باش بگەنە ئاشتی قەرارێک دەرچوو کە نە مەیکن قەرارەکەی بوو کە قەرار دەرچوو کە مەیکەن گەڕانەوە بۆ کوردستان و خەتی 36 دانرا بۆ پاراستنی کورد اینجا ئێستاش یعنی ئێستا ئەگەر تەماشای ئەوەی کۆنفرەنسی میونخ بکەیت یاسایشی میونخ یەکەم جارە لە 62 ساڵە ئەوانە کەسایەتی کورد بەشدار بن لەو نەوع کۆنفرەنسە هیچی دەکەوێتەوە نوع کۆنفرانسان بۆ علاقاتی عامە علاقاتی عام نانە بریاریتان نییە باش بەس بین و سەر سووریا ئێستا دوای ئەو بارودۆخە ڕوونە کورتی دەستەکەوێت خۆ ئاگاداری کۆمەڵێک بڵین مەرسوم دەرچوو یەک دوو ڕێکەوتن هەیە دیارە ئەو کوشتی سیاسی کورتیسی دەست دەکەوێت ئایا شەڕ دەست پێ ناکاتەوە کوردی سووریا ئەنجا ئەم کوردی سووریا وشەی کوردی سووریا ئەبێ ئێمە نەختێک بزانین معناکەی چییە ینی بەڕاستی کوردی سووریا زۆرینەی لە دیمەشق و لە حەلب و لە حموسن ینی زۆرینەی ینی ئەوەی کە لە حەسەکە ئەوەی لە حەسەکەیە ینی با بڵێن کەمینەن بەرامبەر ئەو کوردانەی ئەوێن ینی زۆرینەی کورد لە دیمەشق زۆرینەی کورد دەرەوەی حەسەکەیە ئەنجا ئەمە ئێمە کە باسی ڕێکەوتنەکەین ئەگەر تەماشای ڕێکەوتنەکان سێ ڕێکەوتن بوو ینی لەواقع ڕێکەوتن نین یەکەمیان ڕێکەوتنە بەس ئازار ئەوەی ئازار دوای ئەوە سەرۆکی سووریا فەرمانی دەرهێنا بەڵاوی کتابەت بە زمانی کوردی زمانی کوردی و زۆر مهم بوو ینی چونکە ئەمەی کە ئەو وتی داواکاری ئەنجومەنی نیشتمانی کوردی لە سووریا بوو بۆ 50 ساڵ ئەوەی ئەنە کەسە بەڵێ یعنی ئەم هەموو حیزبانە ئەم کوردانەی با بڵێن دەور و پشتی حەسەکە و ئەوانەی کە هینیان نییە جنسیان نییە ئەمە داواکاری ئەوان بوو بۆیە کە ئەمەی دەرهێنا بە ناوی خۆی دەرهێنا بە اتفاق دەری نهێنا ئەمە خاڵێکی زۆر مهمە لە دیبلۆماسیەتە ئەگەر تەماشای بکەیت چونکە کە دەری نەهێنا بە اتفاق قەسەد ناتوانێت بڵێ ئەمە هی منە بە مەرسومی ڕێاسی دەرچووە ئەمەی ئەخیر ئەمەی کە هێزەکان لە سیەک ئەوەی کە دانی ناوتی هێزەکانە ناوچ ئەو چواردیوە ئادروست بکرێت ئاسایش بکرێت ئەمە لەگەڵ مەزلوم عەبدی وەکو کێ ئەوەش مهمە بزانین ئەمە وەکو کێ
يعني وشەی قەسەد ئێمە کە بەکارهێنین کە دروست بوو بەڕاستی لە هین بوو YPJ یەپەکە و ئەوەی ژن یعنی دوو هێزەکە کە هەردووکیان بەشی عسکەری هێنن پێدا یعنی با بڵێن پارتی چی پێوترێت دموکرات یونیەن پارتی یەکێتی دموکرات ئەمە بەنگلیزی ئەوە ئاسانترە بۆ منێ پێ ئەم هێزە ئەم دوو هێزە طبعا ئێستا ئەنجومنێکیشان هەیە لەسەرەوە صالح مسلمی تایە ئەم با بڵێن سەرۆکی هێزی ملیتەریە عسکەریەکەیە ئەم اتفاقا دیار نییە بۆ من چونکە تا ئێستا ئاشکرا نەکراوە لە نێوان بەڵێ لە میدیای سووریای فەرمی باسی کردووە بەڵام لە نێوان چێ و چێ دیار نییە ئەم سێ لیوا کە لە حەسەکەی و لیوایەک لە کۆبانی ئەگەر مەعاشیان لە دیمەشقەوە بێت بەم شێوەیە کە دانراوە و تۆزە ببن بە بەشێک لە جێیشی سووری ئەمە ناگونجێ لەگەڵ ئایدۆلۆژی کە دروست بۆ بووی و ناگونجێ لەگەڵ با بڵێن داهاتووی ئەم هێزانە چکگەر سبەینە شەڕ ببێت لە سوێدا ئێوە جێشی سووریە ئەبێ بچێ شەڕ لەگەڵ دروست بکات یا شەڕ لەگەڵ عەشایر یعنی چونکە ئێستا عەشایر لە دێر زۆر ئەو ناوچەیە بۆشایکی ئاساییشی گەورەی تایە هەر عەشیرەتێک گەنجەکانی چەکدارن و انتیزارەکەن شتێ بکەن یانی ئەنجا ئەمەش کێشەیە بەڕاستی طبعا زۆر قورسە بۆ سەرکردەی کوردی سووریا لەم کاتەیە چونکە ئەگەر گۆڕانکاریەک نەکرێت لە دیمەشق بەم شێوەیە بمێنێت لە مەسلحەتی قەسەد نییە بزانە بەس ئێستا بەڕێز زووتر ئێستا هەسە بڵێن هێزەکانی سووریای دموکرات و بەستەکردایەتی پێدا هەیە ئەنجومەنی نیشتمانی کورد ئەنە کەس هەیە حیزبەکان کە لە دەرەوە لە هەرێمن کوردی بڵێن دیمەشق و حەلە بە حومس هەیە جیاوازە ناوانە بەڵێ ماوە لەگەڵ هەمویان دەکا حکوومەتی کاتی سووریە حکوومەتی سووری من تێگەشتنم بۆ ئەو مۆزوعە کە بریاری سەرۆک دەرچوو بۆ مافەکانی زمان و کەڵتور و جنسیە بەشێکی زۆری لەبەر خاتری کوردی با بڵێن دیمەشق و حەلە بوو ئەو ناوچەیە بوو و ئەوەی کە کراوە لەم دە ساڵە لە حەسەکە بمێنێت ئیداری زاتی چونکە ئیداری زاتی مەکتەب و ئۆشتانی دانەوە بە زمانی کوردی ئەنجا ئەوە وتی با بمێنێت بەڵام من تەسەوڕەکەم هەتاک و دەستور دەرنەچێت ناتوانین ئێمە بڵێن وەڵا ئەوە ئەمێنێتەوە بەو شێوەیە دەستور زۆر گرنگە بۆ سووریا بێ دەستور قسەیە ئەمریکی با بڵێن ڕێنمایی سەرۆکە وای دەبینی مامە لەگەڵ هەمویان دەکەن لەگەڵ کوردان بەڵێ لەگەڵ هەمویانە لەگەڵان نەکەسە لەگەڵ حەسەدە ناکرێنە بەدی لە یەکتر خۆی بەداخەوە ئەمە ئەبێ یەک بگرن کوردی سووریا ئەبێ یەک بگرن و بزانن کاتی شەڕ تەواو بوو ئێستا لە مەرحەلەیە ئەوەی کە ماوە ئێستا چۆن بتانی مافی خۆت بپارێزی لە دەستوری داهاتوی سووریا وەکو تایبەت دو پرسیار منەسە سوورۆک تایبەتمەندی دەدرێت بە ناوچە کوردیەکان ینی ئەو خۆیان بەڕێوە بەرن هیچ دیارە لەو ڕۆ بۆ داهاتوو تایبەتمەندیەک ناوچە کوردیەکان ناوچە کوردەکانی سووریا تا ئێستا یعنی یەکێتی دموکراتی با بڵێن پارتی کوردیات چونکە ئەو هێزەی هەیە چونکە تا ئێستا ئەو ئاسایش و پێشبەرگەوانەی هەیە بۆیە ئێمە نازانین بەڕاستی وەزعەکە چۆن ئەبێت و کە سووریا ئەگەڕێتەوە یعنی ئێستا مەسەلەن نورالدین کە بۆتە پارێزگاری حەسەکە
ئەبێ بە قانونی سووری ئیش بکات و ئەگەر وای نەکرد لەو حاڵەتەیە کێشە دروستەکە بۆ خۆی و بۆ حەسەکە چونکە با بڵێن ئەحمەد شەرع بە مەزلوم ئەڵێ ئەوەتان دانا ئاوا دەرچوو بۆیە بە کەڵک نەهات من ئەیگۆڕم یەکێک خۆم داێنم ئێستا مدیری ئاسایشی حەسەکە بۆ عەرەبە عەلیە نەزانم چی مەڕوان عەلیە بۆ ینی چونکە ئەوان سقەیان نییە ئێستا کێشەی سقەش هەیە لە بینی هەردوو لە و دوو ئایدۆلۆژی زۆر جیاوازن ینی من نازانم چۆن نەتوانن بێکەوە ئیش بکەن بەڕاستی بەڕێز لە لیوان دڵی نابێ شەڕی ئایدۆلۆزی بکرێ کورد بیکە بە سووریە چی بکات نابێ شەڕی ئایدۆلۆزی بکە بەڕای من ئەبێ کوردی سووریا زیاتر وەکو هاوڵاتی وەکو هێزێکی سیاسی نە ئایدۆلۆژی بجوڵێتەوە چونکە مەسلەی ئایدۆلۆژیە ئەوەی کەوای کرد لە عشاعری عەرەب کە خۆیان دوورخەن لە هەر گۆڕا حکم لەوێ ئەوانیش وەلایان گۆڕا سەبەکەی چونکە ئەو ئایدۆلۆژیە ناگونجێ بۆ زۆرینەی خەڵک با بڵێن بۆ کوردیش ناگونجێکتۆر مۆزوعەیەکی ینی لەم دە ساڵەیە پارتی دموکرات پێەکە هەوڵیە کە جێبەجێ بکات پراسی من زانیاریم نییە کە لە ناو سووریا کە ئایا خەڵکەکە لە ترسە وەریگرتووە یان بە قەناعەت ئەگەر هێزەکە نەما و خەڵکەکە مایەوە بەو ئایدۆلۆژیە ئەوە معنایە سەرکەوتووە بێت و بەردەوامە بێت ئەگەر هێزەکە نەما و ئەو نەما ئێدان وەکو چۆن حیزبی بەحس و حیزبەکانی خۆمان لێرە نامێنێت باشە بەس بەڕێز خەشتە بوو لە هەسەدە لەبارەی بەڕێوەبرنی و ناوچانە من باوەڕم بە ئایدۆلۆژی نییە بۆ ئیدارە بەڵێ من خۆم لە ڕووی داهاتیشەوە لە ڕووی داهاتیشە و داهاتی و ناوچانە بەڵێ وەکو پێویست ینی ڕووی خزمەت گوزاری دارێکی باش نەدرابوو یاخۆ حاڵەتی شەڕە چکە بە دوو ڕۆژ بۆ منە کۆبانەی کێشەی بۆ دروست بوو ناوچ کوردیەکان بەڕای من ئەو داهات ینی بەو پارەی کە بۆیان هات دەوان پارێکی زۆریان بۆ هات لەوانەیە خەڵک بیزانێت یان نەیزانێت ئێمە ئەڵێنە دیار بوو چەند خۆی تقریری دووەلی هەیە لەسەر ئەو شتانە تقریبا 600 تا ملیۆن تا 1 ملیار ساڵانە لە نەوتەوە هات جا ئەو ڕقەمە ئایا ڕاستە ڕازنیە ئەوە خۆیان نەزانن بڕاستی ئەوان تەوان هەموو مەعاشی ئەم خەڵکیان ناوە ئەوەی کە ژێردەستیان ئیژەکات لە تەندروستی بێ مامۆستا بێت ئیدارە بێت هەرچێک بێت بەڵام ئەو خەڵکەی کە چوو ئەم ئەخیرە ینی بۆ ئەوێ نەیان بینی یانی ئەوەی کە کراوە بەقەدەر ئەو پارەی کە داهاتووە لەوانەیە زیاتر پارەکە دراوە بە شتی ملیتەری عسکەری و ئاسایش و تۆنێڵوانە یعنی تونێن ڕێکتۆ کە تاوان ئەمە هەمووی تەقاریر باسیەکە 90 کیلۆمەتر ینی 90 کیلۆمەتر ینی ئەمە زۆر زۆرە ینی من پێم عجایبە دوای هەفتەیەک لە ئەو حەسارەی کە کرا کە خەڵک برسێتی دەرمانی نییە ئەمە ینی عادەتەن دووەلیەن ئەبێ هەموو شارێک توانای خۆی ڕابگرێت بۆ 3 مانگ لەکوێ و هەفتەیەک لەکوێ لە ڕووی پێداویستیەوە ینی ئێمە ئێستاش نازانم بەڕاستی ئێرە ینی چەند شتێکم نووسی کە مەسلەی غاز کە تەقی کە بۆری ئەو شتانە ئێمە بێکارەبا بووین لێرە ژوایە لە کۆرمۆردرا هەر کێشە بوو بۆیە خۆی هەموو ئیداریەکی شار ئەبێت خۆی ئامادە بکات بۆ 3 مانگ کە شتێک ڕووبات کە نەتوانێت لە دەرەوە هیچ بێنێت باش دەخولێکی منەوە کاکتۆر بابینی سەر عێراق ئەو داوانەی کە لە سووریا ڕوویدا ئەوە پەیمانێتی هەبوو دەبینی تاوێت ئێستا تورکیا و سعودی لە یەکتر نزیک بوونەتەوە قەتەر پێ دوای بگاتە عێراق دەتوانن ئەوە دووبارە بکەنەوە بە سووریا نزیک نەبوونەتەوە ئەوانە تورکیا ئەندامی نێتوێ سعودیە لە مەلک عەبدولعەزیزەوە هەر لەوێ
لەگەڵ ئەمریکایە. باش قەتار گەورەترین قاعدەی عسکەری تایە. ئەمانە پەیوەندیان بە سووریاوە نییە. بەڵام سووریا و تورکیا کێشیان نەبوو سعودی و تورکیا مۆزوعی خاشوعی ئەوەی کە کوشرا ڕۆژنامە سوای کوژێت ئەمە مۆزوعێکە یعنی لە 1000 مۆزوع مۆزوعێکە حرکرا بە چەند ملیار دلارێک و تەواو بوو یانی کۆتایی پێدرا یعنی ئەمە لە ناو دەوڵەتی گەورەیە ئەم شتانە زۆر ڕۆیە مەوسم دەتوانن ئەمە لە عێراق بکەن ئەگەر ئێستا ئایا خود ئەوە دروستە دەڵێن ئێستا هیلاری سون دەستی پێ کردووە بەڕێز وتت هیلاری شیعە بۆ من تێکشکە لە سووریا دەگاتە عێراق هیلالی شیعە یا هیلالی سونی ئەمە طبعا مصطلحاتێکە بەکارهێنێت دروست دەکرێت و بەکارهێنێت یعنی شیعە لە ئوردون دروستکرا يعني هلالي شيعة لأردن دروس كرا وسببي أبو يعني رونا يعني أم موضوعنا هلالي سني يعني إما أجر بلين طبعا أقصانا كونيشة يعني إما لأنه وتكانوا بيش بابلين هلا بري كردستاني وبابلين لقل معارضي عراقي هر ديمقراطيتك العراق جبجيه بكريت زوريني شيعية ژمارەیان زۆرە بۆیە شیعایی باتەوە بەڵام چنەوە شیعەیەک ئەوەش مهمە یان چنەوە شیعەیەک چونکە تۆ ئێستا ئیطارت هەیە ئەگەر سێ بەشی بکەی بە ئێرهاب زۆر زعیفە بێت و ئەوانەی کە چەکدارن بێگومان ئێستا چاویان لەسرە کە ئاڵێ بێ چەک بن باشە ئەم هێزانە بە چەکەوە توانیوانە زۆر داراییان دەستکەوێت هێزی سیاسیان دەستکەوێت ئەگەر چەکەکە نەما ئایا ئەمانە ئەمێنێت ئەگەر نەما ئایا ئەو حیزبانە نامێنن لە ساحە ئەمە هەمووی یعنی سیناریۆی جیاوازە بەڵام من تەسەور ئەەکەم عێراق گۆڕانکاریەکی تیا بکرێت بەڵام بەو شێوەیە کە خەڵک باسی ناکات وەکوی سووریابێ وەکو سووریان نییە یاخود باسیێک ئەوە نییە بەڵام ئەگەڕێنەوە بۆ سیاست یعنی ئێستا ئەگەر سنەی عەرەب بابڵێن خۆی یەک بگرێت ئێستا جارێکی تر ئێستا دابەشنەوە خۆیان نەگرتووە بۆیە ئەمە لە مەسلحەتی شیعەیە کوردی هەرێمی کوردستان لە بەردەم ئێمەش خۆمان نەگرتووە بۆیە ئەوانش کێشیان هەیە ئێمە یعنی من ئەم قسانە شەر کۆنە بەڵام دووبارە یەکەمەوە ئێمە تقریباً لە 92 یعنی 34 ساڵە حکمی خۆمانەکەین کە نەقد ئەکرین لەلایەن غەربەوە ئەڵێن ئێوە شتێکتان نەکردووە کە بتوانن بەردەوامی بندی جا من ئەیگەڕێنمەوە بۆ یعنی 3 خاڵی لەوانەیە ڕئیسی هەرێمی کوردستان پێویست بوو بە دەستور لە 92 و تا ئێستا من دەستوری هەبێ ئەبێ دەستوری هەبێت باشە دوو ئەو دەستورە طبعا ئەگەر هەبوایە ئەوایە هێزی حزب کاڵ بێت بەرامبەر دەستور و حکوومەت چکە تۆ دەستورت هەیە یان حکوومەت بەهێزەکەیت ئەوەت نییە حزب بەهێزەکەیت کامێک ڕوویاوە تا ئێستا ئێمە پەرلەمان دەوری نەبینیوە حکوومەت ئەمە هەمووی هێچێکە لە نەبوونی دەستور دوو لەم 34 ساڵە ئەوایە ئێمە تاکیدمان کردایە بە دروستکردنی مرۆڤێکی نیشتیمانی کوردستانی زانست بە بەهاوە یعنی هەتاکو ئەو کووردە ئەو جیلە تازەی کە یەت بتوانێت جێگای خۆی بکاتەوە سێ ئەوایە هەر پارێزگایەکی خۆمان ئێستا ئێمە 4 پارێزگاین ینی لەسا هەشتای ئابووریمان هەبوایە احتیماتمان کردایە سەر خۆمان لا مرکزیت هەبوایە نەبوایە وەکو ئێستا تەماشای داواکاری ئێمە بکە چیە مەعاشیت یا مەعاش نایێت یعنی ئەمە دوای ئیسرائیل 1948 دامەزرا لە 1960 لە هەموو عەرەبی بردەوە کە تەمەنی کەمتر بوو لە ئێمە
ئێمە پێویستمانە بە شێوەیەکی استراتیژی ئەم هەموو سۆزەی کە دروست بووە لە ماوەی کورتەیە ئەمە ئیشی لەسەر بکرێت بۆ هەرێمێکی نیشتیمانەیەکی جوان دروست کاتورکاتمەکەم بە سیزمەت سێکی لەسەر هەرێمی کوردستان ئێمە فیدراڵێتێکمان هەیە لە دەستوردارمان پێدانراوە لە عێراق مابەستم وەمانی هەرێمی کوردستان ئەو دەستورەی کە پارتیوێکێتی ئیشێکی زۆریان کرد لە عێراق ئەو دەستورەی عێراق ضامنی ئێمەیە طبعاً پەیوەندیکی زۆر باشیشمان هەیە لەگەڵ غەربە و ئەمریکا و بە ئەوروپاشەوە ئەوەش ضامنێکی باشە پشت تێ ناکەن نەگەر آخر ئەگەر تۆ یعنی پشتت بە بەڕای من نە بەو شێوەیە کە کرا لە قەسەد و لە سووریا نە سەبەبەکەشی چونکە هەرێمی کوردستان جیۆپۆلیتیکلی ینی سیاسیەن زۆر زۆر گرنگە یعنی ئێمە ئێستا قاعدەیەکی ئەمریکی زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان گەورەترین قوسڵیەی ئەمریکی لا ئێمەیە نەوتێکی زۆرمان هەیە غازێکی زۆرمان هەیە ئاوێکی باشمان هەیە و 6 ملیۆنی ژمارەیەکی زۆر باشە ینی مهم ئێمە خۆمان چیمانەوێت خۆمان ئەگەر خەو ببینیت و ئیشی لەسەر بکەین تەسەورەکەم ینی کاتەکە هی ئەوەیە خەڵکیش ڕێزمان لێ بگرێت باش دو پرسێ مەسەر و میلانی ئێران و ئەمریکا هەیە پێ دوای بگاتە دۆخی شەڕ و ئایا کورد زیان دەکە قازانج دەکە کورد دەبێت چۆن مامەڵ بکە ئێران وڵاتێکی زۆر گەورەیە زۆر گرنگی شێ لە شەرقی ئەوسەط و توانای مفاوزاتێکی زۆر عەجیبی هەیە لەوا بزانم لە شەرقی ئەوسەطە کەسێکی وەکو ئێرانم نەبینیوە من بەوا بینم لە کە گفتوگۆی کرد لەگەڵ 4+1 کە 5+1 پێنجزایدیەکی اتفاقینەوەیەکەیە ئەمە زۆری ویست بەڵام ئەو توانی وا بکات بۆیە تەسەورەکەم تا ئێستا زەختێکی زۆرە لەسەر ئێران چەند ئامانجێکی ئەمریکا جێبەجێ بکات ئەگەر کردی ئەوە شەڕ نابێت ئەگەر نەیکرد حساباتی عسکەری ئەوێ دابرێت و تەسەور ناکەم ئەمریکا بیەوێت تا ئێستا بە شەڕ ئەو بگاتەوە ئامانجارە چونکە دوای ئەو ئامانجە بابرێن دوای شەڕەکە نازانین چی ڕۆیەت ینی ئینجا بەرزبەی کوردەوە بەڕاستی بۆ ئێمە هەرە بێت تەماشا بکەین هیچمان نییە ئێستا دەوێت خۆمان ئامادە بکەین یعنی بۆ ئەوەی کە ئەگەر سنوورەکە داخرا ئەگەر یەکێک داوای لە ئێمە کرد کوردستان بەکاربیێنێ دژی ئێران جامە هەمووی تەبان ئەبێ سەرکردەی کورد با بڵێ لە هەولێر قەرار با لەسەری و ئەو قەرارێکیات ئەبێ باجەکەشی با دوایی سوپاس دەکەین بە ڕێز سەرچادیمی و لێ کۆڵماندومان کردی سوپاسیان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان بکە